بەسەراتێک عەرزی جەنابتان دەکەم دەڵێن کابرایەک شەوی سەری ساڵ بوو بیرەوەریەکانی ساڵی ڕابردووی نووسی بوونەوە لە مفەکەرەکەیدا لە ڕۆژژمێرەکەیدا دەری هێنان ساڵی ڕابردوو چەند نەهامەتی بۆ من تێدا بوو دەپاڕایەوە لە خواخوایە ساڵی داهاتوو لە نەهامەتی بمپارێزە وەکو ئەم ساڵە بۆ من ناڕەحەت نەبێ نووسی بووی ساڵی پار نەشتەرگەری لابردنی زراوم ئەنجامدا ئەی خوایان چه ئازارێکم توش بوو چەند ناڕەحەتیم توش بوو لەو ساڵەدا عەمەلیاتم بۆ کرا تووشی نەشتەرگەری بووم نووسیبووی خاڵی دووەم تەمەنم گەیشتە 6 ساڵ و دوای 30 ساڵ خزمەت لە دایرە خانەنشین بوو مۆزیفەکەشم لەدەستدا ئێستا بێکار عەتاڵ بەتاڵ هاتووم لە ماڵەوە بە خانەنشینی دانیشتوم ئەی ساڵێکی چەند ناڕەحەت بوو نووسیبووی باوکم وەفاتی کرد تەمەنی 85 ساڵ بوو باوکیشم لەدەستدا و لەم ساڵەیە پرسەی باوکیشمی بەسەرا هات نووسی هەر لەم ساڵەدا بوو نەهامەتێکی تر کە ڕووی تێکردم کوڕەکەم ئاخر ساڵی زانکۆی بوو ئۆتۆمبیلێک خۆی پێکێشا و قاچی شکاند و چەند مانگێک لەسەر جێگا کەوت و خوێندنی کۆتایی زانکۆکەی لەدەست چوو ئای خوایە گیان چ ساڵێکی خراپ و ڕەش بوو خوای لە ساڵی داهاتوو لەو نەهامەتیانە بمپارێزە وەرەقەکەی نووسی بوو لەسەر مێزەکە داینابوو کابرا چوو بۆ ژوورەکەی تر چوو بۆ پێویستیەکی خۆی ژنەکەی هات تەماشای کرد پیاوەکەی ئەم وەرەقەی نووسیوە بەڵێ بەڕێزان کە سەیری کرد ئەمە هەمووی نەرێنیە هەمووی ڕەشبینیە هەمووی بیری کردوێتەوە زۆر بە خراپیان دەبینێ پشتی وەرەقەکەی هێنا کە سپی بوو وەرەقەکەی هەڵگێڕایەوە لەسەر پشتەکەی نووسی خوای گیان ساڵی ڕابردوو لە چەند نەهامەتی ڕزگارت کردم چەند دەرگای ڕەحمەتت لێکردمەوە خوای گیان ساڵی ڕابردوو من ئازارێکی زۆری زراوم هەبوو چەند ساڵێک بوو پێوەی دەمناڵان سوپاس بۆ خوا ئەم ساڵی ڕابردوو عەمەلیاتەکەم بۆ کرا نەشتەرگەریەکەم بە سەرکەوتووی ئەنجامدا ئێستا لەو ئازارە بۆ کۆتاجار ڕزگارم بووە سوپاسی خوای کرد و بەم شێوەیە سوپاسی خوا دەکەم لەسەوەی لە ئازارێک کە ساڵانێک بوو پێوەی دەکلامەوە ڕزگارم بوو بەهۆی ئەو عەمەلیات و نەشتەرگەریەوە خوای پەروەردگار سوپاست دەکەم تەمەنم بۆتە 6 ساڵ و 30 ساڵ کارمەندی دایرە بووم بە سەربەرزی ژیام لە ماوەی ئەو 30 ساڵەدا دزی دایرە نەبووم گەندەڵ نەبووم پیس نەبووم لە ماوەی ئەو 30 ساڵەدا ئیشی چەندین کەسم ڕایی کرد چەندین دۆست و برادرم خۆشەویست بوو لە ناو دایرەکەیە بووم چەند خزمەتم بە کەسانی هەژار و نەدار و بێدەرەتان کرد چەند ڕێنمایی خەڵکی نەشارەزام کرد کە دەهاتە فەرمانگەکەم یا ڕەبی خوا چه فەزڵێکی تۆیە بەسەرمەوە کە ماوەی 30 ساڵ خزمەتی فەرمانگەم کرد و ئێستا بە ڕووسوری لێ دەرچووم سوپاست دەکەم پەروەردگارە خانەنشینی چ فەزڵێکی تۆیە کە ئینسان تەمەنێکی بۆ بمێنێتەوە هێستا تەندروستیم باشە خەریکی خوێندنی قورئان بم خەریکی خوێندنەوەی کتێب بم خەریکی سەردان بم خەریکی سیلەی ڕەحم بم خەریکی گەشت بم خەریکی دانیشتن لە لای هاوسەر و منداڵەکانم بم کە ساڵانێک بەهۆی کار و کەسابەتەوە ئەمانم کەمتر بۆ دەکرا خوای گیان سوپاست دەکەم باوکم تەمەنی گەیشتە 85 ساڵ ئەم ساڵ بەبێ زەلیل بوون بەبێ کەفتەکاری ناو جێگا بەبێ ڕەزیل بوون مەرگێکی پاک و پوختت پێبەخشی و بە قەدر و حرمەتەوە بەڕێمان کرد و گەردنی ئازا کردین و گردنمان ئازا کرد و پرسەی جوانمان بۆ دانا و دوعای خێری بۆ کرا لەلایەن موسڵمانانەوە خوایان برنێکی ئاوا شەرەفمەندانەش دوای تەمەنێکی درێژمە من بەخشی باوکم سوپاسی خوای دەوێت دوای 85 ساڵ لە تەمەن ئاوا بە قەدر و حرمەتەوە لە ناوماندا چوە دەرەوە خوا سوپاست دەکەم کە کوڕەکەم دوای ڕووداوی هاتوچۆ قاچی نەبڕدرایەوە کەم ئەندام نەبوو بە خاوەن پێداویستی تایبەت خوای گیان لەوانەیە بەهۆی مانەوەی لەم جێگایەدا و کەوتنی لەو قۆناغی زانکۆ لە دەستچوونی هەندێک لە خوێندنەکەی لە بەڵایەکی زۆر گەورە ڕزگارت کرد بێ سوپاس بۆ خوای گەورە ئێستا قاچەکانی وەکو جاران سەلامەتە و ئەزمونێکی باشتریش لە خوێندنە وەردەگرێت پیاوەکە کە هات ئەم لاپەڕەی بینی ویستی جارشکە نەهامەتیەکانی خۆی بخوێنێتەوە بەڵام کە ئەمەی بینی ژنەکەی نووسی بووی بانگی کرد و دەستخۆشی لێ کرد وتی وەڵڵاهی دڵم وا تەنگ بوو ژوورەکەم بەجێهێشت ئای چ ساڵێکی ڕەش بوو بەڵام ئەمەی کە تۆ باست کردووە خۆ هەمان ڕووداون بەڵام چ ساڵێکی گەشە بەڵێ خۆشەویستان بۆ ئەوەی ژیان بنەخشێنی یان بیشێوێنی بەس دید و تێڕوانینت بگۆڕە بەخوا ڕووداوەکان بە تۆ ناگۆڕدرێن دەسەڵاتن نییە ژیان و ژینگەکە هەر وەکو خۆی دەڕوا بەڵام ئەوە تێڕوانینەکانن